بەرژەوەندی نەتەوەیی لە خورماتوو وای کردووە جگە لە ڕێکەوتنی باڵای نێوانێچەتی و گۆڕان لەسەر ئاستی مەحەلی شێکەتی ڕێکەوتنی لەگەڵ حزبی شووعی کوردستان کردووە بۆ پشتیوانی لە کاندیدی ھاوپەیمانی کوردستان لەلایەکی دیکەشەوە یەکەتی لە یەکتێگەیشتنی هەیە لەگەڵ کۆمەڵی دادگەری و یەکگردووی ئیسلامی لە خورماتوو بە مەبەستی سەرخستنی کورد لە پرۆسەی هەڵبژاردندا لە بازنەی دووی پارێزگای سەلاحەددین. شانسی ئێمە وەکو لایەنە سیاسییە کوردستانیەکان ئەگە بەراوردی بکەن هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەم جاریان باشترە چکم ئێمە توانیمانە کۆدەنگیەک دروستکەینە سەر یەک کاندید. شانسی دەرچوونی ئەو کاندیدا باشترە لە چاو جارەکانی تر ئەگە بەراوردی بکەین وەکو بەراورد. یاساکەش هاوکارمانە بۆ ئەم بابەتە بەڕاستی مەسئولیەتەکە خەڵکیش بەشێک لە تەحملی مەسئولیەتی نەتیجەی هەڵبژاردنەکە شێوازی بەشداریکردن دەنگ بەکێ ئەدەن چکم لە کۆتایە ئێمە هەمومان مەسیرمان گرێدراوە بە یەکەوە هەم خەڵک هەم حزب و لایەنە سیاسیەکان. ئێمە جگە لەوەی کە ھاوپەیمانیمانەیە لەگەڵ بزنەوەی گۆڕان لە خورماتوو ھاوپەیمانی محەلیمانەیە لەگەڵ حزبی شووعی ئەمڕۆ لە بارگای کۆمیتەی خورماتوو حزبی شووعی کۆبینەوە تاکید لەو ھاوپەیمانێتیە کرایەوە و ئەوان تاکیدیان لەوە کردەوە کە پشتیوانی ئێمە ئەبن لەم پرۆسەیە و ئێمە لێک تێگەیشتنمان هەیە لەگەڵ کۆمەڵ و یەکگرتووش لێرە هیوادارین ئەو لێک تێگەشتنە بچێتە بواری جێبەجێکردنەوە هەچەنە نیوەی چۆتە بواری جێبەجێکردنەوە بەوەی کە ئێمە لە هەندێک جێگا لە هەندێک بازنە بۆ ئەوانمان جێڵاوە کاندیدیانەیە و ئەوانش لە هەنێ بازنە بۆ ئێمە شوێنەکانیان جێڵاوە کاندیدمانەیە بەڵام پێویستەکە تەکانێکی تر بەوە درێکە ئێمە لەو جێگایانە پشتیوانی ئەوان بین لە هەڵمەتی هەڵبژاردنە ئەوانش پشتیوانی ئێمە بین لە خورماتوو بە شێوەیەکی گشتی جۆش و خرۆشێکی باش هەیە خەڵک لەگەڵمانان ئەم حیزبانە هەمومان پێکەوەین ئەو بۆ خۆی کاریگەری باشەیەوە ئومێدمان هەیە کەسێک ئەم جاریان سەر بخەین بۆ پەرلەمانی عێراقی بۆ نوێنەرایەتی هەموو خەڵکی خورماتوو کە پێمان باشە خەڵکی بە چڕی بەشداری هەڵبژاردنەکان بکات چونکە مافێکی ڕەوای خەڵکی خۆیە کە لە هەڵبژاردنە بەشداری بکات. بەڵام ئێمە لە شاری دوو زیاتر پێویستمان بۆیە کە بەشداری هەڵبژاردنەکان بکەین بۆ ئەوەی بتوانین کەسێک لەو وانەی خۆمان دەربکەین بۆ بەغات دەربچێت بەلکم بتوانن هیچ نابێت شوناسنامەی ئەم شارە بپارێزن. ھاوپەیمانی و ڕێکەوتن و لە یەکتێگەشتین لایەنە کوردستانیەکان لە خورماتوو ئاماژەی سەرکەوتنی نەتەوەییە لە سەر ئاستی پارێزگای سەلاحەددین بۆ کورد. کاروان حەبیب، کوردسات نیوز، خورماتوو.